هەردی کاک لاهور هەتا ئاخر دەقەوتێتی کوڕینە کەس تەقەنەکە کوڕینە کەس سیجنەکە لەبەرەوەی بەشکم ئینشاءڵڵا ئەمانە هەر یعنی هەر هێزێک بێ و هاتبێ هیچ ڕوونەدا بەڵێ داوای هێورکردنەوەی دۆخەکەی دەکرد و لەگەڵ ئەوە من هات چەندین جاری تر وتومە کاک لاهور ئەگەر مەبەستی شەڕکردن و خوێنڕژانی خەڵک بواە لە هەشتی تەمووزدا ئەو کاتە هێشتا هاوسەرۆکی یەکێتی بوو دەسەڵاتی هەبوو لە ناو یەکێتی دەیتوانی هێزەکان بەکاربێنێ دەیتوانی ئەو کاتە شەڕ بکە و بابەتەکە یەکلای بکاتەوە بەڵام کە شەڕی نەکرد لەبەرەوەی نەویست خوێنی کوڕی خەڵک بڕێ لەبەرەوەی نەویست ئەوەی کە لە هەد 22 ئابدا ڕوویدا لە پێش ڕوودا بەڵام بەداخەوە بابەتەکە لە دەستی کاک لاهور و دەستی ئێمەشانەما بابەتێکی سیاسی ئیقلیمی نێودەوڵەتی هەرچی ناوەنی ئەمە بابەتێکە یعنی من نایڵم ئێوە خۆتان بڕۆن سەیری کەناڵی فەرمی دەوڵەتانی دراوسێ بکەن بزانن چی ئەڵێن باشە ئێمە نایڵێن کاکەوە با خەڵک گوێ لە ئێمە نەگرێت کە ئێماڵێن کەیسەکە یاساینی و کەیسەکە سیاسیە باشە با خەڵک گوێ لە ئێمە نەگرێت بەڵام بابچن لە کەناڵی فەرمی ئەو دەوڵەتانەوە سەیری راپۆرتەکانی خۆیان بکەن کە خۆیان ئەڵێن ئەوە ئێمەین لاهوری شێخ جەنگیمان بەم ڕۆگەیاندووە لەسەر ئەساسی ئەمەی کە سەر بە جەمسەرێکی تر بووە بۆیە کەیسەکان زۆر وازحات یعنی قسەکردنی زیاتری ناوێت